خۆشهاتنەوە بۆ ڕووماڵی تایبەتی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بۆ ئەم سەردانەی مستەفا کاظمی سەرۆکوەزیری عێراق بۆ واشنگتن و کۆبوونەوەکەی لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکادا. ئەلبەتە ئێستا نزیکەی چەخولەکێکی ماوە کە سەرۆکوەزیری عێراق بگاتە کۆشکی سپی، ناو بەناو ئێمە دەچینە کۆشکی سپی و هەوڵەدەین ئەگەر هاتوو کۆنفرانسی ڕۆژنامەوانی هاوبەشیان هەبوو ڕووماڵی ئەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیەش بکەین. ئەلبەتە ئەم سەردانەی مستەفا کاظمی بۆ واشنگتن هاوکاتە لەگەڵ پاشەکشە یەک لە دوایەکەکانی حکوومەتی عێراقدا کە بۆتە مایەی بنکۆڵکردنێکی زۆری متمانەی خەڵک بە حکوومەتی عێراق. هێرشە موشەکێ بەردەوامەکانی میلیشیاکان ئەمە تشی خستۆتە سەر سنوورداری تواناییەکانی عێراق، ئاگرتێبەربوونی ژمارەیە نەخۆشخانە هاوکاتی بەرزبوونەوەی ژمارەی توشبووان بە پەتایی کۆڕۆنا، ئەمانەش بوونەتە مایەی گیان لەدەستدانی سەدان کەس. کەمتر لە 3 مانگیش ماوە بۆ هەڵبژاردننی گشتی لە عێراقدا. مستەفا کاظمی پێشتر پەیمانیدا بوو بەوەی هەڵبژاردننی پێشوەخت بکە و بکوژانی چالاکوانانیش دەستگیر بکە. چالاکوانانی لە مەیدانە سەرەکیەکانی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقدا داوای هەڵبژاردننی پێشوەختیان دەکرد و لە ئێستادا بڕیاریان داوە بایکۆتی هەڵبژاردنەکانی مانگی دەی داهاتوو بکەن. زۆرینەی چالاکوانان متمانەیان بە پرۆسەی سیاسی وڵاتەکەیان نەماوە، بەڵام سەرۆکوەزیری عێراق داوا لەلایەنە سیاسیەکان و لەگەلی عێراقیش دەکا تا بەشداری لە هەڵبژاردندا بکەن. ئەلبەتە وەکو لە ڕووماڵەکانی پێشوودا ئاماژەمان پێکرد، یەکێک لە تەوەرە هەرە سەرەکیەکانی ئەم و توێژانەی کاظمی لە کۆشکی سپی لەگەڵ گەورە بەرپرسانی ئەمریکاییدا و بەتایبەتیش لەگەڵ سەرۆک جۆ بایدندا ئەگەر و نەگەری کشانەوەکانی هێزی سەربازی ئەمریکایە لە عێراقدا. لێرە ئاماژەکان وان نیشانی دەدەن دەشێت کشانەوە نەبێ هێندەی ئەوەی ڕێکخستنەوەی ئەرکی ئەو هێزانەی ئەمریکان کە لە عێراقدان. ساڵی پار لە مانگی هەشدا کاتێک کە کاظمی سەردانی واشنگتنی کردو لەگەڵ سەرۆک داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکادا کۆبووەوە، سەرۆک ترامپ بڕیاری لە کەمکردنەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکادا لە عێراقدا. لەو کاتەدا نزیکەی 3000 سەرباز لە عێراق بوون، بەڵام ئێستا نزیکەی 2500 سەرباز لە عێراقدان. ئایندەی ئەم هێزە سەربازیی ئەمریکا لە عێراقدا چۆنە و چۆن دەبێ، ئەمەیان زیاتر دەکەوێتە سەر کۆبوونەوەکەی پاش نزیکەی 10 دقە بۆ چارەکێکی تری نێوان کاظمی و سەرۆک جۆ بایدن. ئەلبەتە بۆ ئەم ڕووماڵە تایبەتە لەم بەشەیاندا دکتۆر سەلاحەدین ئەحمەد مامۆستای زانکۆی یونیەن کۆڵێژ لە ستانی نیویۆرک لەگەڵمانایە، هەروەها دکتۆر کرمانج گوندی مامۆستای زانکۆی تەنەسی ستیت. دکتۆر سەلاحەدین، دکتۆر کرمانج، سوپاسان دەکەم. هێشتا کۆبوونەوەکە دەستی پێ نەکردووە، بەڵام قسە و باسێکی ئەجگار گەورە لە ئارادا لەسەر ئەگەر و نەگەری کشانەوەی ئەمریکا یاخود ڕێکخستنەوەی ئەرکی لەشکری ئەمریکا لە عێراقدا. ئەم قسە و باسە زۆر دەکرێت لە بەغدا، لە واشنگتن و تەنانەت لە تارانیش. کاظمی دەتوانێت چی بکە؟ دکتۆر کرمانج. بڕوا ناکەم کاظمی ئەوەندە اختیارەی لە بەردەستیدا هەبێتن کە بتوانێتن لەگەڵ جۆ بایدن قسەیان لەسەر بکاتن. دوایی ئەو هەواڵانەی لە مێدیای عێراقی مرۆڤ گوێی لێبووە بیسیتی تێک ناکەنەوە، لەلایەک دەڵێن کاظمی دێتن بۆ ئەوەی هاوپەیمانی قسە لە هاوپەیمانی استراتیژی لەگەڵ ئەمریکایە بکاتن، لەلایەکی دیکە دەڵێن دەبێ ئەمریکا هێزەکانی لە عێراقی بکێشیتەوە. شتەکان تێک ناکاتەوە. وەختێک دێن دەڵێن هاوپەیمانەتی نیشتیمانی لەگەڵ ئەمریکایە، هاوپەیمانەتی استراتیژی ببوورە لەگەڵ ئەمریکایە دروست بکەن، هاوپەیمانەتی استراتیژی لەسەر بنیادی ئابووری دوولایەنە، ئاسایشی دوولایەنە و
بەرژەوەندیەکانی سیاسی دوولایەنە دروست دەکرێتن کە لە جێگەی کە ئاماژەم پێکردیە لەوەی کە ئەمریکا لەگەڵ هەندێک لە وڵاتانی ئەوروپا و کۆریایی باشووری هەیتی من بڕوا ناکەم دوایی هەتا ئێستا کەش مێژووی هاوپەیمانی استراتیژی ئەمریکایە نیشان ناداتن کە ئەمریکا هاوپەیمانێتێکی لەو جۆرەی لەگەڵ هیچ یەکێک لە وڵاتانی جیهانی سێ هەبوو بیتن کە عێراق ببێتە دووەمی. بەرژەوەندیەکانی ئەمریکایە لەسەر لەگەڵ وڵاتانی ئەوەی پێی دەڵێن جیهانی سێ هەمیشە لە بۆ بەرژەوەندی کات بووە. ئەو بەرژەوەندیەش تا چ ئەندازەیەک لە ڕەهەندی پاراستنی بەرژەوەندەکانی ئەمریکایە بووە ئەمریکا لێی چۆتە پێش و هەولی داوە جۆرە ڕێکەوتنێک لەگەڵ ئەو وڵاتە بکاتن کە ئەمریکا بەرژەوەندی تێدایە. ئەمریکا لە عێراقی ئەو ڕۆکانێ دەرگیرە دەرگیریەکەشی زیاتر بەهۆی دەستێوەردانی ئێران و ئەو گرفتانەی ئێران لە بۆ ئەمریکایە لە عێراقی دروست دەکاتن وای لە ئەمریکایە کردیە بەو جۆرەی کە خۆی دەیەوێتن نەتوانێتن لە عێراقێ بەرژەوەندیەکانی خۆی بپارێزیتن. بەڵام لەوەی ئایا ئەمریکا عێراق جێدەهێڵیتن لە ئەنجامی ئەوەی کە چەند هێرشێکی لەلایەن حەشتی شعبی ئۆکراوەتە سەر ئەم بڕوا ناکەم کاکە بڵێن چونکە حەشتی شعبی بۆ خۆی لەسەر لیستی تێرۆری ئەمریکایەدایە. هەموو هێزەکانی حەشتی شعبی نییە، هەندێک لە هێزەکان کە لە یاسا دەرچوون لە عێراقدا خراونەتە ناو لیستی تێرۆرەوە دکتۆر وایە؟ وایە، بەڵام ئەوەی مەبەستم لێرانە کە لایەنەکە حەشتی شعبی ئەو هێرشانەی کردوتە سەرەوانە بە شێوەکی گشتی یا ئەوانی دیکە کە جەنابەت ئاماژت پێکردن کە لەسەر لیستی تێرۆری ئەمریکایە بن ئەمریکا لە بەرترسیوان و هەڕەشەیوان هیچ وەختە پێگەی خۆی بەجێ ناهێڵیتن لە وڵاتێک. لەوانەیە ئێستا کە دادەنیشن بە جۆرە تێگەیشتنێکی نوێ استراتیژیەتێکی نوێ دابڕێژن کە چۆن بتوانن هاوکاری یەکتری بکەن و ڕوبەڕووی ئەو هەڕەشانە ببنەوە کە لە بەرامبەر ئەمریکایە و خودی سەقامگیری عێراقێ بۆتە گرفت. بەڵام بڕوا ناکەم بەوەی کە کازمی بێتن داوای کشانەوەی ئەمریکایە بکاتن پاشان ئەمریکا بکشێتەوە چێ دەتوانێتن عێراق لە بەرامبەر داعش بپارێزیتن. ئەوە بۆ خۆی پرسیارێکە. وەزیری عێراق لە لێدوانێکیدا بۆ ئەسۆسیێتد پرێس ئاماژە بەوە دەکا کە هێزە عێراقیەکان ئامادەن و دەتوانن بەرەنگاری داعش ببنەوە، بەڵام ئەوەیە کە پێویستیان بە مەشق و ڕایەنانی زیاتر و هەروەها بە کۆکردنەوەی زانیاری هەواڵگیری زیاترە. دکتۆر کروان جەگەر یارمەتیم بی دەمەوێت بچمە لای دکتۆر سەلاحەدین. دکتۆر سەلاحەدین ئەلبەتە وەکو زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن یەکێ لە ئەرکە هەرە قورسەکانی مستەفا کاظمی سەرۆکوەزیری عێراق ئەوەیە بتوانێت هاوسەنگی لە نێوان ئەمریکا و لە نێوان ئێراندا بپارێزێ. کاظمی دەتوانێت ئەو هاوسەنگیە بپارێزێ؟ وەنیە با بڵێ ناوڕووکی مەسەلەکە ناوڕووکی کێشەکە ئەو مەسەلەی ئەو بەربەرەکانەی نێوان ئێران و وڵاتی گرتوەکانی ئەمریکا چکە وەکوتر هەموو لاکان لەوە ئاگدارن بە بەرپرسیارانی حکوومەتی عێراقیشەوە کە ئێستا حکوومەتی عێراقی ئەو قورساییەی نییە نەوەکو دەنگ نەوەکو استراتیژ نەوەکو سیاسەتی ئایندە. ئەوەشی کە ئێستا گوزەرە زیاتر مەسلەیەکی ڕەمزی ڕووکەشی ڕواڵەتیە ئەینا ڕاستیە هێزەکانی ئەمریکا کشاونەتەوە و ئەوەی کە ڕوویدا بۆ نمونە پار کەمتریش بوونەوە بۆ 3000 لە زمانی ترامپا دیارە ئێستا کە 2500 ئەم 2500 وەکو نیویۆرک تایمز دوو ڕۆژ پێستە نووسی بووی ئەم بڕیارە ئەم ئەلانێ ئەمڕۆ کرێ بەڵام شتێک لە سەر ئەرزی واقع شتێکی ئەو تۆ ناگۆڕێت چکەوانەی کە لەوێن ئەسڵەن ئەو 2500 زۆربەیان هەر ئەو جۆرە دەورەیان هەیە کە گوایە کە ئەمڕۆ دووپاتە کرێتەوە کە ئەو دەورەی
هەندێک لە هێزەکانی ئەمریکا ئەمێنێ کام دەورە ئەوەی وەکو ڕاوێژکار وەکو ڕاهێنەر یارمەتی هێزە سەربازی و ئەمنیەکانی عێراق بدەن جیراوەکو تر ئەو دەورە نەماوە و ئەو گرنگجێشتی نەماوە عێراق لە لای حکومەتی ئەمریکی ئەوەی ئەمێنێتەوە بەڵام ئەو بربەرەکانەیە کە لەگەڵ ئێرانە جا یەک شتی کە دەکردێش هەم مانەوەی هێزی یان نادنی هێزی ئەمریکا بۆ عێراق هەم کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق پەیوەندی بە ئێرانەوە هەیە مەبەستمەوە یعنی بۆ ئەو بربەرەکانەیە هەندێک جار پێویستە ئەو ئامادەگیەی بمێنێ بەڵام بەهۆی ئەو پەستانەی ئێرانی شەوە هەندێک جار لە هەمان کاتیانی پێویستە ئەو حزورە عسکێریەی نەمێن لەبەرەوە ینی هەموو بڵێن ئەو دووفاقیە بە هەموو قسەکانی شادیارە تەنانەت قسەکانی سەرکۆزیرانی عێراقیش چکە لەلایەکەوەڵێ ئێمە داوای کشانەوەی ئەو هێزاناکەین کە کاری کە ئەرکی جەنگیان هەیە یعنی هێزی شەڕکرد و لەلایەکیشڵێت پێویستمان بە بەردەوامی یارمەتی هێزە سەربازیەکانی ئەمریکا بێ بۆ ڕاهێنان و تا دوای قسان بەڵێ دکتۆر سەلاحەدین لەسەر پرسی ئێران من دەگەڕێمەوە بۆ لاتان دکتۆر کرماش دکتۆر سەلاحەدین ئێستا دەچینە کۆشکی سپی ساڵح دەمیجار لەوەیە بزانین نوێترین زانیاری چییە ساڵح ئەم کاتۆ باش ماندوو نەبی برا سپاس بڵێن ینی پێشبینە هەر کێلیکێکێدا سەفا کازمی بگێل بێ دەرێ دەستگەهێن ڕاگەاندنی ئەمی کامێرایین خوا ئامادەکردنە جهێک کوێ کازمی لێ داکەوێ و جهێک کوێ لێ بایدن پێشوازیە وی بکێ ینی پێشبینە هەر دقیقدا کو بگها و لە گۆر بەرنامەیە کارە جۆ بایدن بریار بوو کو ینی درو پێنج دقەیەکی در ئەگەر لە گۆر بەرنامەیە بشن دێ بگهێ ینی تشتێ نو divê derbarê ez niha ji preskonferansa rojnamavaniya Koşka Spî derketim ku peyvdara Koşka Spî censakî behsa vê mijarê kir gotê da ewna behsa yani Koşka Spî û rêveberiya Biden bi çi awayî behsa kişandina temama hêzên Amerîka ji Iraq nakine ewna divê derbarê da bihtir renge behsa rola wan guhertina rola hêza Amerîkî li Iraqê dikine ew jî bihtir ji eniyên şer vekşên berbe rahênan û perwerdeya artêşa Iraqî ve bişin bihtirî divê derbarê de li her hal dîsa jî dawiya dawî jê meselê Sibeyê de heta niha jî em dibêjin tiştekî diyar nîne heta ku çend deqeyên din her du serokê Amerîka Joe Biden û Serokwezîrê Iraqê Mustafa Kazmî kom dibin wê li gor encamên vê kombûnan tiştek divê derbarê de derkeve rêkeftinek be bes ew rêkeftin rengê xwe çawa be çawa li ser erdê bête pêkanîn her hal wê bernameyeke em bibêjin çareseriyê be renge demeke dirêj bixwe heta were بەڵێ ساڵح ئەگەر یارمەتیم بدەیت ساڵی پار کاتێک کە کازوی سەردانی کۆشکی سپی کرد و لەگەڵ داناڵد ترەمپدا کۆبووەوە سەرەتا بە پەیامنێرانیان گوت کە بە هیچ شێوەیەک کۆنفرانسی ڕۆژنامەوانی ناکەن بەڵام کاتێک کە چوونە ژوورەوە کۆنفرانسە ڕۆژنامەوانیەکان کرد ئەوجا کۆبوونەوەکە کرا ئێستا دەنگ و باس چییە ئایا کۆنفرانسی ڕۆژنامەوانیان دەبێ قەت بەحسابەیەکێ نەبووە بڵێن ئەز نها دەبێژم ئەزبەری پێنج دەقان کۆنفرانسە ڕۆژنامەوانیە کۆشکا سپی دەرکەتم پەیفدارەوێ جێنساکی بهتری سی چەل دەقەی بەحسا gelek mijara kir di nav wan de jî her hal behsa bêjin pêwendiyên Amerîka û Iraqê kir her hal çi agahî divê derbarê de nedan wê behsa vê mijarê kir ez bêjim eger konferanseke rojnamavanî heba wê gotiba ku wê bêhtir ronahî divê derbarê de diyar bibana heta niha tiştekî diyar nîne ka wê bidin ya nedin lê tiştê em dizanin ku dema me xwest em derbasî nava kombûnê bibin ji me re gotin renge tiştekî wiha nebe û eger پرس کنفرانسیان روز ام ویژن کنفرانس روزنامه‌وانی نبه و دمه در باسمونا گلک روزنامه‌وانان ناو و جلی به واته یعنی پیوست ناکه işte دیارنها دقایق مایه چند کلیت مانه کوه بگن دوای بگن یعنی نزیک و آگاهیین کو امنها نزان و بهتر زلال ببن بله
بەڵێ سپاس دەکەم ساڵح ئێمە دواتر دەگەڕێینەوە بۆلات لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامی لەسەر ڕۆماڵی تایبەتی کۆبوونەوەی سەرۆک جۆ بایدن لە کۆشکی سپی لەگەڵ سەرۆک وەزیری عێراقدا لە هەموو پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکادا دەتوانن بینەر و هەروەها گوێبیستی ئەم ڕۆماڵە تایبەتە بن ئەوانەی کە لە ڕادیۆ دەخوازن گوێبیستی ڕۆماڵە تایبەتەکەمان بن دەتوانن لەسەر شەپۆلەکانی FM گوێبیستمان بن لە هەولێر شەپۆلی FMی 108 میگاهرز لە سلێمانی 88.8 لە مووسڵ 91.7 لە کەرکووک 96.8 لە بەغدا 100.5 لەروەها لە بەسرە لە باشووری عێراق شەپۆلی 105 میگاهرز. دکتۆر سەلاحەدین دەگەڕێمەوە بۆ لای جەنابێ بەرەوەی بچوە لای ساڵح دەمیجار پرسیارێکی ترم هەبوو کاتێک کە باسی ئێران دەکەیت و ڕۆڵی ئێران لە عێراقدا بۆ دیالۆجی استراتیژی نێوان بەغدا و واشنگتن هەروەها بۆ ڕێکەوتی درێژخایەنی نێوان عێراق و ئەمریکا ئەم کۆبوونەوانەی کە لە ڤێننا دەستیان پێکرد سەبارەت بە بەرنامە ناوچەکەی ئێران چەندێک کاریگەری دەبێ بەسەر ئایندەی ئەم پەیوەندیانەوە لەو ڕوانگەیەوەی کە ڕۆڵی ئێران لە عێراقدا کەم ببێتەوە. ڕۆڵی ئێران لە عێراق کەم ببێتەوە لە ڕاستیە ڕۆڵی ئێران و تورکیەش لە عێراق و لە ناوچەکە بە شێوەیەکی زۆرتر پەرە ئەسێنێ لە ساڵانی داهاتووە بەڵام ڕۆڵی ئێران بە تایبەتی لە عێراق لەبەرەوەی لەبەر ئەو قوڵاییە با بڵێن دێمۆگرافیە شیعیەی کە لە عێراقا هەیە بە شێوەیەکی سەرەکی ئەو ینی ئەو بۆشایی کە دروستە دوای زیاتر دەسەڵگرتنی ئەمریکا لە ناوچەکە دیارە قەت بە شێوەیەکی گشتی نابێ بەڵام ئەو ئەولەویەتەی جارانی نامێنێ بە عێراق لاس بە ئۆڕەدی ئەو ئەولەویەتەی جارانی نەماوە لە سیاسەتی ئەمریکیە لەبەرەوە ئەوەی کە دێت ئەو بۆشاییە کە زیاتر دروستە بێت لە ڕاستیە لایەن حکوومەتی جمهوری ئیسلامی ئێران و بە دەوڵەتی تورکیاوە پڕەکرێت. بەڵێ هەڵبەتە بینەرانی عزیزە و دیمەنانەی کۆشکی سپی دەیبینن کامێرای بەشی کوردی دەنگی ئەمریکا لەوەیە چاوەڕوانی گەیشتنی سەرۆکوەزیری عێراق مستەفا کاظمی دەکرێت بۆ کۆشکی سپی و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک جۆ بایدن سەبارەت بە ئایندەی لەشکری ئەمریکا لە عێراقدا و هەروەها ئایندەی پەیوەندیەکانیشیان. دکتۆر کرمانج ئایندەی پەیوەندیەکان لای تۆ چ مانایەک دەگەیەنێ لە نێوان بەغدا و واشنگتندا؟ ئەوەی کە ئاماژەتان پێکرد لەگەڵ جەنابی دکتۆر کە ئایا کازمی دەتوانێتن ڕۆلێک لە بینی ئەمریکا و ئێرانەدا ببینیتن بڕوا ناکەم گرفتەکە لێرانە جۆرێکی لە بینی ئەمریکا و ئێرانێ کە کازمی بتانیتن وەک ئاکتەرێک تێدا ڕۆلێک ببینیتن چونکە ئەوەی لە ئێران لە عێراقی ئەنجام دەدرێتن لە نەتیجە ئەو دەست درێژیانەی ئێران دەیکاتن ئەلبەت ئێوەش دەزانن مەسەلەی ئێرانێ تەنیا عێراق نییە لوبنان سووریایە کە لەو لە هەریەک لە وڵاتانە پێگەیەکی بەهێزی دروستکردیە کە بۆ ئامریکایە بە شێوەکی سەرەکی بۆتە گرفت پەیوەندی ئایندەی ئامریکایە لەگەڵ عێراقێ سەقامگیری زێتر بەخۆوە دەگریتن لە وەختێک ئەگەر ئامریکا و ئێران بگەنە نەتیجەیەک بەڵام بەوەی کە ئامریکا ئەو عێراق ببوورە عێراق ئەو پێگەیەی جارانی نەمایە لەلایەن ئامریکای عێراق هیچ وەختێک پێگەیەکی ئەو تۆی نەبووە لەلایەن ئامریکایە ئەوەی کە لە بەهاری عارەبی دەستیان پێکرد پلانێکی ئەمریکی ئەوروپی بوو ئەو ناوچانە ناسەقامگیر بکەن بۆ مەرامی خۆیان کردیتیشیان ئەوە تا دەشبینی هەر وەختێک ویستیتیان جۆرە بە جۆرێک لە بەرامبەر داعش بەرهەڵسکاریەکیان دروست کردیە کە داعش نەتوانیتن سەر بێزەیی بکاتن هەر وەختێکی ژویستیتیان جەلەوەکەیان شل کردیتەوە
داعش دەستی بە جۆرە دەستوەشاندن لە هێزەکانی عێراقی و هێزەکانی پێشمەرگە کردیە. لەو ناوە ئەوەی کە دەکرێتن حسابێکی ئایندەیی لەسەر بکرێتن گەیشتنی ئێرانێ و ئامریکایە بە جۆرە تەوافقێک کە لەوێن دەرێدا لە ناوچارچێوەی ڕێکەوتنەکەیان ئەو داخوازیە بکرێتن ئێرانیش قبولی بکا بەوەی کە دەبێتن دەست تێوەردان لە ناو کاروباری عێراقێ واز بینیتن دەنا بەوەی کە گوترا مانەوەی ئامریکای تا ئەندازەیەکی زۆر پەیوەندی بە ئێرانێ هەیە ئێران بڕیان بدە ئامریکا دەمینێتەوە ئەم بڕوا ناکەم ئامریکا وەکو تەنیا سوپەرهێزی جیهان ئەوڕۆ لە بەرامبەر ئێرانێ یاخود لە بەرامبەر دەستوپێیەکانی ئێرانێکە لە عێراقی هەڕەشە لە پێگەکانی ئامریکایە دەکەن ئامریکا ئەو وڵاتە جێبێڵیتن. ئەو 2500 سەربازە بە ناوی ڕاوێشکار یاخود ڕاهێنەری سەربازی لەوێن دەرێنا بەڵام ئەمە لەبیر نەکەین. ئەو 2500 سەربازە پێگەی عسکەریان بە جۆرێکە دارای تیارەی جەنگینە. ئەو ڕۆکانەش ئەگا و تیارە جەنگیانەی ئامریکای لە عێراقێ نەبن داعش عێراق دەخواتن لەبەر هەندێکانێ. بەڵام دکتۆر ئەگەر یارمەتی مستەفا کاظمی ینی لە لێدوانەکانی پێشوویدا بەر لەوەی ئەم سەردانەی بۆ واشنگتن دەست پێ بکە دەڵێ بڵێ لە عێراقدا کێشەی شانە نووسوەکانی داعش هەیە و ڕۆژانە سەر و سەودا لەگەڵیانە دەکرێت ڕۆژانە چارەسەری ئەو کێشانە دەکرێت. بەڕای جەنابەت داعش ئەو هێز و توانایی ماوە لە پاش ئەو شکستانەی هەم لە عێراق بۆ هەم لە سووریادا بەسەر داعشدا هات بتوانێت جارێکی تر شەڕی بەرەیی بکاتەوە بتوانێت جارێکی تر بەو شێوازەی کە پێشتر کردی هێرشی ئاوا بکاتەوە و ناوچەی بەرفراوان داگیر بکە؟ نەخێر بەو جۆرەی کە پێشان ئێمە دیمان بەو خێراییە و بەو خێرایی کە هاتو ئەو بەشێکی زۆری خاکی عێراقی داگیر کرد لەو تواناییدا نەمایە لەو توانایە خراوە. بەڵام ئەوە تا چەند ڕۆژێک لەوە پێش هێرشیان کردوتە سەر پێشمەرگەکان بنکەکانی ناوچەی خانەقین و ئەو کەرکووک و ئەوانە بە جۆرێک داعش ماوە مەترسیەکەی هێشتا بەرچاوە لەبەر هەندێکانێش بڕوا ناکەم ئەگەر کازمی ڕێبەرێکی واقعی بیتن و بێوێ سەقامگیری وڵاتی خۆی بپارێزیتن داوا لە ئەمریکایە بکا بڵێ هێزەکانت بکێشەوە. ئەوانەی لە عێراقیش داوای کشانەوەی هێزەکانی ئامریکایە دەکەن شیعەکانی سەر بە ئێرانێنە. ئەمریکا لە عێراقی نامێنێتن. ئەمریکا نەیگوتێ من دەچم بۆ هەمیشە لە عێراقی بمێنم. بەڵام تا ئەو کاتەی بەرژەوەندی لە عێراقی بیتن ئەمریکا لە عێراقی ناچێتە دەر. بە هەر جۆرێک بیتن ئەگەر لەسەری فەرز کرا بچێتە دەرەوە ئەم بڕوا دەکەم عێراق بە جۆرێک بەجێدێڵن نابود ببیتن وەکو چۆن لەبیرمانە وەختە بوش بڕیاریدا هێزەکانی بکشێتەوە دەربێنێتن ئۆباما هات هێزەکانی کشاندەوە کە لێرانە لەسەر بەرنامەکانی ئێوە ئاماژەمان پێکرد کە بڕیارێکی زۆر نادروست دەبیتن لەسەر ئەمریکا زۆر دەکەوێتەوە ئەمریکا دوایی بە ناچاری دەبی بگەڕێتەوە. کت و متیش سناریۆیەکە ئەو هایلی هاتەوە. ئەو جارش دکتۆر کرمانجەگەر یارمەتیم دەی دەمەوێت ئەو دیمەنانە ڕوونکەمەوە بۆ بینەرانی ئەم ڕووماڵە تایبەتەی بەشی کوردی دەنگی ئەمریکا لە ئێستادا ئۆتۆمبیلی تایبەتی کە مستەفا کاظمی لە شوێنی نیشتە جێبوونەکەیەوە دەگوێزێتەوە بۆ کۆشکی سپی گەیشتە بەر دەرگەی کۆشکی سپی دەرگاکانی ئۆتۆمبیلەکان دەکرێنەوە بەداخۆ بە تەواوەتی نایبینم پێدەچێت
سەرۆک بایدن هاتوێتە پێشوازی هەرچەندە من بە تەواوەتی لێرەوە ناتوانم دیمەنەکە ببینم بەڵام ئەوەی کە دەیبینم ئۆتۆمبیلەکەی کازمی گەیشتە بەر دەرگای کۆشکی سپی ئەڵبەت دوای ئەوەی کە دەچێتە ژوورەوە دەست بەجێ دەچێتە ئۆڤڵ ئۆفیس واتە ئۆفیسە فەرمیەکەی سەرۆکی ئەمریکا و لەوێ کۆبوونەوەکە دەست پێ دەکا شاندی عراقی و هەروە هەندێک کاربەدەستی تریش دەبینین بە پێ دەڕۆن بەرەو ناو کۆشکی سپی نازانم ئەگە کاک ساڵح لەگەڵمانە بێ بزانم ڕێگە ئەدەن پێیان نێران بچنە ژوورەوە یان نا تێکێ بەێ نا ڕێگە بە هیچ شێوەیەکی بە پامێرە نادن کو بچن تەنێک و ئەوێن کۆ باریۆسخانایە عێراقی لەگەل وان ناوی وان بەرێ تۆمارکردن ڕۆژێک دو بەرێ چەند ڕۆژان بەرێ تۆمارکردە ئەوانە تەنێ ڕێ بۆوان هەیە و دەرباس بدەن ئەژی دێژم هەژمارێکە دەستنیشان کردە ناخوازن هەژماری مەزن دەرباسی وێتەرێ ببن ji ber ku yarî Covidê wana xwestiye ku bi rêya ew ê bibin lê tenê me got yanî ji bo ew preskonferansê rêga hebû her yek dikarî bû jûr hatibû dagirtin ji bo pirsaran lê pirs divir de ewa ka wê hatî gehîştina wan û piştî kombûna wan aya wê preskonferansa wan bixwe hebe ya nebe divê dirê de em ê pirsa bi milyonek dolara yanî wek dibêjin divê navê de wekû te jî got yanî عربeyên wan gehîştine îdî şandê Iraqî bi serokatiya Kazimî gehîşt li gor diyar e dizanim heta jî ez bixwe jî li alîkî me ku min yanî rûyê min nebû da li vî alî min ez ê ew bikim binêrim bes diyarek û gehîştin ji ber li gor bernameya kara serok Biden ku diba pêş de hedexan gehîşti bana her hal çendeqeyekî jî derengman li diyara ew وێ دەرباسی هەندر ببن و هەرحاڵی دیمەنی زیندیژی ببینن دەبێ دەربارەیدا بەڵێ تۆ لە کۆشکی سپی باشتر لێتەوە دیارە سەرۆک بایدن هاتە بەردەرکە بۆ پێشوازی لە کازمی یان نا من ئەس ڕەنگە تۆ بەوەی کەمیرەیە کو تۆ تەماشا دکیژی من باشتر دبینی بەرکو ئەس جەهەکی من هەوڵدا و کۆشکە سپیل پشت من دیار بێ و مەژهەفکاری خۆشی خواست کو بۆی کەمیرەیە هون دبینن لەسەر ئەکرانێ وی ئالی دیار بکەن ڕەنگەکەکێ بەلێن توش من باشتر دبینی من نەدیت کا من بەداخەوە بە باشی نمبینی بەڵام دەرێنەری بەرنامە ئاگاداری کردمەوە دەڵێ کازمی دەست بەجێ چوە ژوورەوە بۆ کۆشکی سپی ئەلبەتە کە دەچێتە ژوورێ دەچێتە ئۆڤڵ ئۆفیس لەوێ لەگەڵ سەرۆک بایدندا کۆ دەبێتەوە هەر چۆنێک بێ کازمی گەیشتە کۆشکی سپی و پێدەچێت لە ماوەی چەند خولەکی ئایندەدا کۆبوونەوە فەرمیەکەیان دەست پێ بکە دکتۆر سەلاحەدین بەڕای جەنابەت کازمی دەتوانێت چی لەگە خۆیان بباتەوە بۆ عێراقیەکان لە پاش ئەم کۆبوونەوانە ئەو مەسەلەی پێشەوەی سەفەرەکەشی دەست پێ بکات معلوم بوو بێ لە ڕووی با بڵێن ڕاگەیاندنەوە مەسەلەکەش با بڵێن جەختکردنەوە یا دووپاتکردنەوەی مەسلەی کشانەوەی هێزە شەڕکەرەکانی ئەمریکا لە عێراق کە وەکو وتمان شتێکی ئەو تۆی لەوێ نەماوە بەهەرحاڵ ئەوی ترێمێنێتەوە زمانی استراتیجی و هاوکاری و هاوپەیمانی و ئەوە کە لە ڕووی دیپلۆماسیەوە دوو دەوڵەتی خاوەن سەروەری ئەبێ ئاوها لە ڕاگەیاندنا قسە بکەن بەڵام لە ڕووی ئەمەلیەوە ئێمە ئەزانین لە ڕاستیە کێشەی هەرە گەورە بۆ هەم حکوومەتی عێراقی هەم ئیدارەی ئێستای ئەمریکا ئەوەیە کە عێراق دەوڵەتێکی پەکەوتووە ئێستا یعنی هەندە دەستگاییشەکان دەستگاییش ناگا بەڵام دەوڵەت وەکو دەستگا لە کار کەوتووە و بەشێکی زۆری ئەوەی کە بەڕێوە چێت لە عێراقاوەی کە ئەقەومێ بە تایبەتی شتە خراپەکان توجیەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەستی جمهوری ئیسلامی تایە ئەم مەسەلەیەش تا ڕادەیەک با بڵێن ئەوە نیە تەشجیعکردنێکی زیاتری جمهوری ئیسلامیە بەڵام لە بەرامبەریشە بیرمان نەچێ حتما دەوری تورکیاش زۆر زیاتر بێ لە چەند ساڵانی داهاتووە لە هەموو حاڵەتێکە کازمێت چێتەوە عێراق و قسانە ئەکاتەوە کە پێشتر کردی هاوپەیمانی و
دەست نەخستنە کاروباری ناوخۆ و سەروەری عێراق و هەتا دوایی بەڵام هەمووش ئەزانین کە کێشەی هەرە سەرکیەوەیە لە ڕاستیە عێراق ئێستا سەرخۆی دەست. بەڵێ دکتۆر کرمانج دکتۆر سەلاح حەدین پێمان دەڵێ عێراق وڵاتێکە پەچی کەوتووە. چۆن دەتوانێت وڵاتە هەڵسێتەوە؟ ڕاست دەفەرمیتن عێراق لە 2003ەوە کە ڕژێمی سەدام ڕووخا و بەو جۆرەی کە حکوومەت دروست بوو لە عێراق لە پەل و پۆ کەوت. هۆکارەکەشی نە ئێران بوو نە تورکیا بوو. هۆکارەکەی خەڵکی عێراقی شیعەگەرایی بوو لە پلەی یەکەم، دوایی کوردەکان پاش ئەوەی کە بۆ یەکەم جار ئیدارەیان پێبەخشرا کە ئیدارەی خۆیان هەبی پەرلەمانی خۆیان هەبی بە جێگەی ئەوەی بیر لە ئایندەی خۆیان بکەنەوە، ڕێزەکانیان ڕێک بخەن لەگەڵ بەغدا کار بکەن، دیتمان بە پێچەوانەی قانونی فێدرالی مەملەکەتی عێراقی کوردەکان بوونە دوو بەش، هەر بەشەی بە داگیرکەرێکی کوردستانی و ناحەزێکی عێراق کە تورکیا و ئێرانن هێنایان دەستیان وەڵاکردن لە سێوەردانیان لە کاروباری عێراقی. چەند ڕۆژێک لەمە پێش کار بەدەستەشی باڵای عێراقی گوتی ئێمە توانای ئەومانی ڕوبەڕووی هێزەکانی تورکیا ببینەوە. دلیلە کە عێراق تەنیا لەسەر نەخشە وەکو وڵات وجودی هێدەنا ئەوەی کە بەسەر عێراقی هات شیعەکان کە هەری چەند قسمێکن لە ناوە خۆیان و هەر یەکەش بۆ بەرژەوەندی خۆی دەیەوێتن و هەر یەکێک لەوانەش جۆرە تێڕامانینی کە هەیە لەبەر ئێرانێ، هەندێک سەر بە ئێرانێنە، هەندێک دژی ئێرانێنە. کوردەکانیش ئەوە سیاسەتەکەیان دیارە. لە نەتیجە عێراق هیچ وەختێک لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامی هیچ لایەنێک هەولی نەدا هەویەتێکی نیشتیمانی دروست بکاتن و سربەخۆیی سیادەی عێراقی بپارێزیتن. بە پێچەوانە ئەوانەی کە لە عێراقی حکوم دەکەن بە کوردستانیشەوە بوونە دەردەسەر لە بۆ عێراقی. ئەوەی کە لە عێراقی دەگوزارێتن تورکیا ڕمبازی تێدا دەکا، ئێران ڕمبازی تێدا دەکاتن، داعش بە جۆرێک هەتا ئێستا کە هەڕەشەکانی خۆی ناوە نیشان دەداتەوە هەبوو هۆکاری ئەوە بوو کە کاربەدەستانی عێراق بە شێوەکی گشتی لە ئاستی ئەخلاقی نیشتیمانیدا نەبوون کە عێراق باوێنە سەروی بەرژەوەندیەکانی خۆیان بۆ کوردستان لە ناو عێراق باوێنە سەر بەرژەوەندیەکانی خۆیان. لە نەتیجە ئەوهای لێ هاتیە کە دەیبینین. بەڵێ ئەگەر یارمەتی بچمە لای دکتۆر سەلاح حەدین، دکتۆر بەڕای جەنابە ئەلم ڕەوشەدا وەکو دکتۆر کرمانج بۆی چی کردینەوە، ئەمریکا چۆن دەتوانێت یارمەتی دەری عێراق بێ تا لەسەر پێی خۆی بوەستێ؟ کاک بەڵێن وڵامی کورد بە وشێکەوە یا چەند وشێکەوە بێ کە ناتوانێت ئەمریکا ناتوانێت ئەوە بکات لەبەرەوەی لەبەر زۆر هۆ یەکەمیان هەرەوەی کەوتمان عێراق وەکو دەوڵەت دەستگای دەوڵەت کەوتووە، وەکو تریش تەمان زۆر دیوی تریش هیچ لەو مەسەلە مێژوویە گەورانە یەک هۆکاریان نییە. بۆ نموناوی کە دکتۆر کرمانجی شووتی نەبوونی هەستی نیشتیمانی یا هەستی نیشتیمان پەروەری هەست بە ئینتیما بۆ یەک نیشتیمان ئەمە نییە لە ناو زۆربەی پێکاتەکانی عێراقا، بەڵام بە شێوەیەکی تایبەتی با بڵێن پێشەنگە سیاسیەکانی نخبە سیاسیەکانی و بە پێچوانە و نخبە سیاسیانە منیش هاوڕام لە ڕاستیە بە کورد و سونە و شیعەوە ئەو نخبە سیاسیانە بەڵای هەرە سەرکی خەڵکانی و گەلانی عێراقن. ئەوەی ئەمێنێتەوە باشە چۆن ینی ئەمریکا یا هەر هێزێکی تری دنیا چی بکات بۆی عێراق وەکو دەوڵەتێک بکەوێتەوە سەر پێ. لە ڕاستیا پرسیارێکی بەداخەو ینی وڵامێکی گەشتبین بۆ ئەو مەسەلەیە نییە و بە تایبەتیش لەبەرەوەی تورکیا و ئێران دەستیا قست بێتە هەر شوێنێکەوە
چارەنووسێکی زۆر خراپی هەبووە بۆ نمونە ئێستا توانین سەیری یەمەن بکەین وەکو ئاوێنەی ئایتەی عێراق یان شوێنی تریان سووریا دەستێخستنی هەردوو دەوڵەتی ئێران و تورکیا لەبەرەوە لە ڕاستیە ئەمریکان شتێکی من لە باوەڕێم شتێکی ئەو تۆ ناتوانێت بکات بۆ ئەوەی دەوڵەتی عێراق بخاتە سەر پێ بە جۆرێک وە دووەمیش ئەو ئیرادەیەش نەماوە لە سیاسی چیە یەک خاڵێکە ئەوەیە بیرمان نەچێت 2011 حکوومەتی عێراق پێی وابوو کە ئامادەیە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و کاتێک کە هێزەکانی ئەمریکا بە تەواوی شوێندانەوە بەڵام 2014 دیسان کە نێرانەوە لەژێر ئەو مەترسیە گەورەی کە داعش درستی کرد بەڵام دوا خاڵ حەزەکەشەوەیە کێشی عێراق سەرەتای دروستبوونیەوە هەتاکو ئێستا ئەوەیە کە لە ڕاستیە ئەو پێکهاتانە زۆر کە پێکەوە بوونە بە زۆر پێکەوە بوونە ئەیگینا هەستی نیشتیمانی بەداخەوە بەڵێ لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامی لەسەر ڕۆماڵی تایبەتی سەردانی کازمی بۆ واشنگتن وەکۆ بوونەوەکەی لەگەڵ سەرۆک جۆ بایدندا لە کۆشکی سپی لە هەموو پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە دەتوانن گوێبیستی ئەم ڕۆماڵە تایبەتە بن ئەوانش کە لە ڕێی رادیۆ گوێگرمانن دەتوانن لەسەر شەپۆلەکانی FM گوێبیستمان بن لە هەولێر 108 میگاهرز لە سلێمانی 88.8 میگاهرز لە مووسڵ 91.7 میگاهرز لە کەرکووک 96.8 میگاهرز لە بەغدا 100.5 لە بەسرە 105 میگاهرز با بچینەوە بۆ کۆشکی سپی بزانین ساڵح دەمیجار لەوێ چی نوێی پێەیە کاک ساڵح فەرموو کاک ساڵح پێدەچێت کێشەیەکی تەکنیکیمان هەبێت لەگەڵ پەیوەندیەکەی کاک ساڵح دەمیجاردا دەچوە لای دەخیلی شەمەوە دەخی لەو کاتت باش ماندوو نەبی دەخیل باڵێن هیوادارم کێشەمانە بدەنگم بێت لایەوە ئێستا دەنگت دەگاتە لامان لە باڵوسخانەی عێراقی خەبەرێکم پێگەیشت کە من پرس کۆنفرانسێک دەبێت لە ساعت 3:30 پاش ساعتی دیکە پرس کۆنفرانسێک دەبێەوە لە سەفەرەتی عێراقی ڕاستەخۆ لەگەڵمانن هیوادارم ئێمە بتوان لەوێ ئامادە بین بۆەوەی ئەو پرس کۆنفرانسەکە بەرکەین بەڵام بەگشتی دەویست باسی ئەو بکەم کاکە بڵێن داوا لە بوونەکەم ئێوەسە لەگەڵ باڵوسخانەی عێراقی لەگەڵمانە بۆەوەی ئاگدارمانکەنەوە لەسەر پرس کۆنفرانسەکەی ساعت 3:30 بە سوپاسەوە لەگەڵیان ئاگدار کراین بەڵام دەویست پێ بڵێن ڕاستیاتانە هاژی ئەم بەری خۆدێن تەلڤیزیۆنێن ئێن ئەمریکی هەر سێ چوار تەلڤیزیۆنی سەرەکیین ئەمریکا کەسی جوانە ئەو وێنێن کوما پەخشکرین بۆ تەماشەوانان خوا دەمێک گەهشتنە سەرۆکوەزیری عێراقی کازمیش بە کۆشک سپی کە جوانە ئەو هاژوێ نەبوو یعنی ئەو چەند نەدفە گوهاستن هاژی نەبوو مەدی کازمی گەشتە کۆشکاسپی دەریک و پێشوازی لە میێوانە تێدەکردن لێ دیارە سەرۆکبادینژی حتا لێ دەری نەبوو دیارە زوو ئەو گەشتە ژۆرێکی کوت وەکی ئەمزانی دادەقا پاش کەتبوو و وەفدی عێراقیژی پێرا گەشتە وێرێ نهان دیارە جوین بەردەوام لە کۆشکاسپی لێ ڕاگەهاندنە ئەمریکی کەس بەحس ناکا کەسی هەتا نەهاژی نێ ڕەنگە پشتیک و جوین چێ دەبا و پرس کۆنفرانسەکە گەرەبە نەبا ڕەنگە ئەو لوی دەمی ئەم تشتێکی ژێ بزانانی لێ هەتا ناوەک گوتیتا کەس تشتێکی ژێ نزانە لێ بتنێ ئەم هاتی ناگاتارکردن کو پشتی ساعتونی وەکیدی وەزارەتە دەرڤایانژی باڵوسخانە عێراقی لە ئەمریکا دێ ڕەنگە پرس کۆنفرانسەکە بتو هەندێک ڕاگەهاندن بێنەدان هیفدارم ئەم بکار ویدەمی باسی ئەویان کرد دەخیل ببوورە باسی ئەویان کرد چێ پرس کۆنفرانسەکە بەڕێوە دەبا کازمی یا باڵیۆزی عێراق نەخێر نەیانگوت بەڵام دەری پرس کۆنفرانسێک دەبی و دیارە هەندێ ئەنجامیان ڕاگەیاندن لەسەر ئەم بابەتی کە ئێستا یان لەسەر کوبوونەکانی ئەوڕۆ ڕادەگەین لەسەرەوەی کە تۆ باسی کرد دەڵی میدیایی ئەمریکایی ینی گرنگجی دویان نەداوە بەم سەردانە من بەڵێ دەچوە لای میوانەکانی بەرنامەکەمان
کاک بڵێن ئەوەی کە گەورە کراوە بەڕاستی لەلایەن میدیای عێراقی بوو بە شێوەی سەرەکی کە کازمی دێتن سەفەری ئەمریکایە دەکاتن بە جۆرێک شتێکی زۆر زۆر گرنگ بیتن لەلایەن ئەمریکایە عێراق ئەو مەکانەیە نییە ئەو بایەخەی پێ بدرێتن دوایە تۆ تەماشاش بکە لە ڕابردوو لەو وڵاتانەی کە سەرۆکەکانیان هاتوونەتە ئەمریکایە تا گەڕاینەوەش خەڵکە نەیزانیوە بە تایبەتی ئەوانەی لە جیهانی سێدێن مەسلەی ئەوەی کە کازمی شاتیە کازمی لەو قوارەیەیە لە نێو ئەو چوارچێوەی ئەو وڵاتانەیە کە ئەمریکا ئەوەندە بایەخی پێداداتن ئەمریکا وەکو عەرزم کردن لەوێن دەرێ لە بۆ بەرژەوەندی خۆی لەوەیە عێراق ژاپۆن نییە عێراق کۆریای باشوورێ نییە ئەڵمان نییە رووسیا نییە چین نییە کە بایەخەکی ئەو تۆی پێ بداتن لە گەیاندنی وەک ئەوەی کەسێکی زۆر زۆر گرنگ هات بێتن لەگەڵ جۆ بایدن کۆ ببێتەوە دوایی ئەم ئاماژە بە ئەوەش بکەم کە لە بینی جەناب و جەنابی دکتۆر گوترا لەوەی ئایا ئەمریکا دەتانێتن عێراق جارێکی دیکە بپارێزیتن و پێگەی دەوڵەتی کە بڵێن دۆخی ناسەقامگیری عێراقی درێژەی دەبێتن تا ئەو کاتەی ئەو ڕژێمە شیعەگەرایە لە ئێرانی حکوم بکاتن دوایی مەسەلەکەی دەستێوەردانی ئێرانی لە تەنیا عێراق نییە وەتا لوبنانە یەمەنە سووریایە دەبێت جیهان بە شێوەکی گشتی سنوورێک لە بۆ دەستدرێژیکردن و مداخەلەکردنی ئێرانی لەو وڵاتانە دابنێتن ئەم پێم وایە هەر وەختێک حلێک چارەیەک سنوورێک لە بۆ ڕژێمی ئێرانی دانرایە وەلانرا ئەو کاتە زۆر ئاسانتر دەبیتن عێراق جارێکی دیکە خۆی نوکاتەوە چونکە ئەو کاتە تورکیاش ناتوانێتن جەخت لەسەر ئەوە بکاتەوە کە لە عێراقی بمێنێتەوە پەیوەندەکە تا ئێران هەبیتن وەک عەرزم کردن ئەو وەزع درێژە دەکێشیتن ئەو ڕۆژە درێژەی دەبێت دکتۆر سەلاحەدین ئەوەی کە لە دکتۆر کرمان گوێمان لێبوو ئەتوانێت بمانگەێنێتە ئەو جۆرە بڕوایی کە بڵین ئەمریکا هیچ استراتیژێتێکی نەماوە بۆ عێراق یا نایبێت لەبەرەوەی عێراق بێگومان بەشێکە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و مەسلەی تونڕەوی ئیسلامی و مەسلەی بربەرەکانی ئێران و مەسلەی ئەمنی هاتوچۆ و تیجارەتوانە گرنگی ئەمێنێت بەڵام ئەو گرنگیە استراتیجیە ئەو تەرکیزەی جاران کە ئەمریکا هەتاکو و با بڵێن سەردەمی ئۆباماش تا ڕادەیەک ئۆباما بایدن هایبوو نایمێنێت و لەگەڵی ئەفغانستان جۆرێک لە دەستشتن هەیە لە مەسلەی تەنانەت با بڵێن ڕۆژەی ئەوەی کە بەناو دیموکراتکردنی هەندێک ناوچە بوو جۆرێک لە بێئومێدی و دەستشتن لەو مەسلەی هەیە قاز لەو دکتۆر سەلاحەدین بەداخەوە دەنگەکەت دەیبڕێت لە لای من بزانم دەرهێنەری بەرنامە ئەگە بتوانێت و دەنگەمان بۆ چاپکاتەوە تا ئەو کاتەش من دەچمە لای هاوکارم هێرۆ زەنگەنە هێرۆ ماندوو نەبی دەخیل پێی ڕاگەیاندین لە باڵۆزخانەی عێراق پرس کۆنفرانسێک دەبێتە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی دەبێت چ زانیاریەکەت لەلا هەیە لەسەر ئەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیە بەڵێن ئەوەی کە زانیاریە ئێستا هەتا ئێستا ئەو ئاشکراکە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی ئەکرێ لە پاش کاتژمێر سێەوە وەکو دانراوە کاتژمێر سێ و نیوی پاشنیوە ڕۆ بە کاتی واشنگتن ئەو کۆنگرە ڕۆژنامەوانیە بکرێەوە وەکو ئاماژەی پێکراوە کە وەزیری دەرەوەی عێراق دکتۆر فواد حوسێن کۆنفرانسەکە بەڕێوە دەبات بەڵێن هەروەکو پێشتریش گوێم لێ بوو ئاماژەتان بەوە کرد کە میدیای ئەمریکی گرنگێکی ئەو تۆی بەم بابلین سەردانی کازمی نەداوە وەکو ئەیبینین جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ سەردانەکەی سەرۆکی ئەفغانستان لە کاتی ئەو سەردانەیە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان دیاری ئەکرا و باز ئەکرا یعنی جیاوازێکی زۆر هەیە لەگەڵ ئەو سەردانەیە بەهەرحاڵ جواب بزانین لە پاش
پاش کۆبوونەوەکەیان و کۆنفرانسە ڕۆژنامەوانەکەیان لە میدیاکانی ئەمریکا یاخود کاربەرستانی ئەمریکی بە چ شێوەیەک لەم کۆبوونەوەی دەڕوانن. بەڵام دەمەوێت لێرە یەک پرسیارێک بکەم لە میوانەکان دکتۆر کرمانج ئەگەر دەرفەت هەبێت حەزەکەم ئەو پرسیارە بکەم. یعنی ئێمە دەزانین نزیکەی 2500 هێزی ئەمریکایی لە عێراق هەیە، بەڵام لە هەمان کاتا 900 هێزی سەربازی ئەمریکاش لە ڕۆژهەڵاتی سووریاشن کە وەکو دەزانین ئێستا جەقت لەوە ئەکرێتەوە کە مەترسی توندوتیژی یاخود مەترسی تیرۆریزم نەماوە، بۆیە ئەم هێزانە ئەکشێنەوە یاخود ڕۆڵیان ئەگۆڕدرێ لە عێراقا. من ئەمێ بزانم کشانەوەی هێزەکانی ئەمریکا یاخود گۆڕینی ڕۆڵی هێزەکانی ئەمریکا لە عێراق چ کاریگەریەکی بەسەر سووریا ئەبێ، بەسەر ڕۆژهەڵاتی سووریا کە دەزانین 900 سەربازی ئەمریکاش لەوێن. ئایا ئەم کشانەوە بریتی ئەبێ لەوان یا کاریگەری ئەبێ بەسەریانایان نا؟ ئەگەر دکتۆر کرمانج وەڵامی و پرسیارم داتەوە. بەسەر چاو هێرۆ دکتۆر کرمانج هاوکارم هێرۆ پرسیارێکی بۆ جەنابەتە بوو. ئەلبەت دەزانم کە گوێت لە دەنگی هێرۆ نەبوو. دەڵێ لە عێراق 2500 سەرباز ماونەتەوە هی ئەمریکایی، لە سووریا لە ڕۆژهەڵاتی سووریا 900 سەرباز ماوەتەوە. کاریگەری کشانەوەی هێزەکانی ئەمریکا بەسەر ڕەوشی سووریاوە چی دەبێت؟ زۆر خراپ دەبێتن، چونکە ئەمریکا بەو جۆرەی کە لە ئێستا پێگەی هەیە لە عێراقێ لە وەختە کە پێویست بوو بیتن لەبارەی چاوەدێری وەزعی باکووری سووریایش کوردستانی بندەستی سووریایشی کردیە. لەبەر هەندێشە دەرهێنان کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە عێراقێ دەبێتە کارەساتێکی سیاسی کە زۆر زۆر بە سەنگینی لەسەر ئەمریکایە دەکەویتەوە. لەو حاڵەتە تەنیا عێراق نییە کاکە بڵێن هێرۆ خانم کە دەکەوێتە دەستی ئێرانێ. ئێران زۆر زاڵتر دەبی لە سووریاش، بە هەندێش مەترسی دەکەوێتە سەر هاوپەیمانەکانی ئەمریکای، مەترسیەکی زۆر دەکەوێتە سەر ئیسرائیل کە ئەمریکا بە هیچ جۆرە گەشتە قبول ناکاتن، مەترسی دەکەوێتە سەر ئەردەن کە هاوپەیمانێکی سەقامگیری ئەمریکایە لە ناوچە. بە هەمان شێوە مەترسی دەکەوێتە سەر سعودیەش کە هاوپەیمانێکی جێمتمانەیە لە ڕۆژهەڵاتی ناوین. لەبەر هەندێک قەت ممکن نییە بە دیدی من ئیمکان لەوەدا نابینم بە هیچ جۆرەك ئەمریکا بۆ جۆرەیەکە قسەی لێ دەکەن بێتن هێزەکانی لە عێراقی دەربێنێتن، کە ئەمریکا چۆتە عێراقی لە بۆ پاراستنی حکوومەتی عێراقی نەچۆتەوە وێندەرێ لە 2003 کە چوو. لە 2003 کە چوو ڕژێم بڕوخێنیتن لەوێن دەرێ بە جۆرێکی دیکە عێراقێکی دیکە دروست بکاتەوە کە سەر بە ڕۆژئاوا و بە تایبەتی بە ئەمریکایە بیتن. هەتا ئێستا ئەوە سیاسەتی ئەمریکایە، دەستی لە سیاسەتە هەڵدەگرتووە لەبەر هەندێک بڕواناکەم بەو جۆرەی کە قسەی لێ دەکەن ئەمریکا پشت لە عێراقی بکات. بەڵێ ئەلبەتە بە پێی نوێترین هەواڵکە بەدەستمان گەیشت سەرۆک بایدن بە مستەفا کازمی سەرۆکوەزیری عێراقی گوتووە لە کۆبنەوەکەیاندا کە ڕۆڵی ئەمریکا لە عێراقدا جەختکردنەوە دەبێت لە یارمەتیدان بۆ مەشق و ڕاهێنان پێکردنی هێزە ئاسایشیەکانی عێراق و هەروەها ڕۆڵی لەشکری ئەمریکا سەبارەت بە داعش دەبێت. نەزانم ساڵح دەمیجارمان لەگەڵە یان نا؟ کاک ساڵح کاک دەخیل بالي انها سلوك بايدن الاوفال اوفيس قال سلوك وزير العراقي الجيفا انها سلوك بايدن دس قلت ناخذ ديكا انا هذا سبيديكا expand our cooperation on issues like healthcare, climate, energy. As a matter of fact, I want to tell you, I was told you. بەڵێ ئەم دیمەنەی کە ئێستا دەیبینن کۆبوونەوەی هەر ئێستایی نێوان سەرۆک جۆ بایدن لەگەڵ مستەفا کازمی سەرۆک وەزیری عێراقدایە لە ئۆڤڵ ئۆفیس لە کۆشکی سپی.
ئەلبەتە ئەمە دووەم کۆبوونەوەی کازمیە لە کۆشکی سپی لە وەتای پۆستی سەرۆکوەزیری لە عێراقدا وەرگرتووە. کۆبوونەوەی یەکەمی لە مانگی هەشتی ساڵی ڕابردوودا بوو لەگەڵ سەرۆکی ئەو کاتی ئەمریکادا داناڵد ترامپ. هەڵبەتە لەو کۆبوونەوەیدا بڕیارێک درا بۆ کەمکردنەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عێراقدا. ئەو کاتە ژمارەیان 3000 سەرباز بوو و لە ئێستادا ژمارەی هێزە سەربازیەکانی ئەمریکا کە لە عێراقن نزیکەی 2500 سەربازە. ئەوەندەی باز لە ئەگەر و نەگەری کشانەوە دەکرێت، هێندەش باز لەوە دەکرێت کە دەشێت ئەرکی ئەم هێزە سەربازیانەی ئەمریکا لە عێراقدا بگۆڕێن، گۆڕانێک کە تایبەت بێ بە مەشق و ڕاهێنان پێکردنی هێزە ئاسایشەکانی عێراقی، هەروەهاش یارمەتی دەربێت لە کۆکردنەوەی زانیاریەکان، زانیاریە هەواڵگریەکان بە تایبەتی لە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا کە لە ساڵی 2014دا بەشێکی گەورەی خاچی عێراق و هەروەها خاچی سووریایان داگیر کرده بوو. سەرکردەی ئەو کاتەی دەوڵەتی ئیسلامی ئەبوو بەکر بەغدادی دەوڵەتی خەلافەتی ڕاگەیان. لە ئێستادا کازمی لەگەڵ بایدندا دەدوێ وەکو بڵێ وتاری دەستپێکە لە بەردەم میدیاکاندا پاش ئەو قسەکردانیان دەچنە کۆبوونەوە تایبەتەکەی خۆیان کە تەوەری هەرە سەرێکی ئەو کۆبوونەوەیە لەسەر دۆسەی بوونی سەربازەکانی ئەمریکای لە عێراقدا. I'm looking forward to work with you, Mr. President, to bring our two countries more closer for benefit of Iraq and United States. کازمی بە سەرۆک بایدن دەڵێ هیوادارم لەگەڵ تۆدا بەیەکەوە بتوانین عێراق و ئەمریکا زیاتر لە یەک نزیک بکەینەوە. پێدەچێ بە پێی و دیمەنانەی کەی بینین پرسیارێک یا دوان لە پەیامنێرانی کە ئێستا لە هۆڵی ئۆڤڵ ئۆفیسدان وەربگرن. سەرۆک بایدن ئێستا گوێ لە پرسیاری یەکێ لە ڕۆژنامەوانان دەگرێت لە پەیامنێران. This most recent dialogue, where we've been talking a lot, our foreign ministers, our cabinet members. لە وەڵامی ئەو پرسیارەدا ئاماژە بۆ دەکات دەڵێ دەمێکە ئێمە وتوێژمانەیە لەگەڵ کازمی سەرۆکوەزیر make sure the UN and the GCC we have oversight that these are full and fair elections. I've been in contact with سەبارەت بە گرنگجی هەڵبژاردن سەرۆک بایدن قسە دەکا ئەڵێ دەمانەوێت دڵنیابین لەوەی کردنەوە یەکگرتووەکان و لایەنەکانی تر بتوانن هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا بکرێت لە عێراقدا. to continue to train, to assist, to help, and to deal with ISIS as it arrives. But we are not going to be by the end of the year. سەرۆک بایدن دەڵێ بەردەوامگرین لە یارمەتیدانی لەشکری عێراق مەشقوڕانێنان پێکردنیان بۆ شەڕی دژی داعش. بەداخەوە دەنگەکە بڕا لە لای من، بەڵام هەوڵ دەدەین بە پێی توانە سەرۆک بایدن بەدەستی ئاماژە بەوە دەکات دەڵێ با پەیامنێران بەرەو دەرەوەی هۆڵەکە بڕۆن و دەست بکەن بە کۆبوونەوەکەیان. بەڵێ پەیامنێران لە ئۆڤڵ ئۆفیس چوونە دەرەوە. ئێستا بە تەنیا دەبینرێ سەرۆک بایدن و مستەفا کازمی سەرۆکوەزیری عێراق پێکەوە دانیشتوون. هەتا ئێستا هیچ کاربەدەستێکی تری ئەمریکی عێراقی نابینرێت لە ئۆڤڵ ئۆفیس. پەخشی ئەو دیمەنانە کۆتایی پێهات. دکتۆر سەلاحەدین، سەرۆک بایدن ئاماژەی بەوە کرد کە هەڵبژاردن بۆ عێراق گرنگە.
کشانەوە یان نەکشانەوە گۆڕینی ئەرکی هێزی سەربازی ئەمریکایی لە عێراقدا چ کاریگەریەکی دەبێ بەسەر هەڵبژاردنەوە؟ باوەڕ ناکەم کاریگەریی ئەو تۆی هەبێت. دیارە مەسلەی هەڵبژاردنیش یەکێ لە با بڵێن سەلامەتترین خاڵەکانە کە لە دانیشتنێکی دیپلۆماسیا و هایە باز بکرێ، بەڵام ئەوەیش کە گرنگە بیری خۆمانی بهێنەوە ئەوەیە کە هەڵبژاردن مەرجێکی گرنگە بۆ سەقامگیری هەمەڕەنگی دموکراسی، بەڵام هەرگیز کافی نەبووە. هەڵبژاردن تاکو ئێستا لە ماوەی چەندەی ڕابردووە بەداخەوە کێشەکانی دەوڵەتی عێراقیان دەوڵەتەکانی ئەو ناوچەیە بۆ چارەسەر نەکراوە. دوان نمونەیان ئێستاوەیە کە لە تونس قەومێت لەبەرەوە شانوەی هەندێک هێزی چەند سەدی تریان گۆڕینی ئەرکەکانیان یان جێگۆرکێکردنیان لە ناو عێراقا کاریگەریی تۆی نابێت لەسەر هەڵبژاردن و خودی هەڵبژاردنیش کاریگەریی تۆی لەسەر مشکیلە سەرکیەکان نابێت. بەڵام دکتۆر کرمانجی هەڵبەتە جەنابی شدەزادی یاری زۆر بە گرنگیەوە باز لەم هەڵبژاردنەی مانگی دەی عێراق دەکرێت و تەنانەت کازمی لەسەر بنچینەی هەڵبژاردننی پێشوەقت پەسەند کراوە بۆ ئەوەی کە ئەم هەڵبژاردنە پێشوەختە بکە. هەڵبژاردن لە عێراقدا چی دەگۆڕێ؟ هیچ شتێک ناگۆڕێ. ئەو هەڵبژاردنەی مانگی ئۆکتۆبرێ هەڵسەنگێنە ئەو ئاکتەرانەی کە لەو سیاسەتەدا بەشداری لەو هەڵبژاردنە دەکەن کێن؟ هەر ئەوانە ناوانەی لە هەڵبژاردنەکانی ڕابردوو بەشداریان کردیە جار ناوە چەهرەیەک لە سەرۆکی وەزیران گۆڕاوە بە چەهرەیەکی دیکە دەنا هیچ شتێک لە مەوزوع نەگۆڕدرایە. هۆکارەکەشی ئەوەیە هەڵبژاردنەکە لەسەر هەڵبژاردننی ئەخلاقی نیشتیمانی نییە. هەر کەسە هەر گروپێکی شیعەگەرایە دەیەوێتن زۆرینەی کورسیەکان بباتن و بەو شێوەش کە بووە ئەوە لە بینی سەدرە لە بینی حەکیبەکانە لە بینی حزبی داوایە ئەوانە هەر یەک لەوانە بە جۆرێک دارای سیاسەتی خۆیتی و لەوانە سەر بە ئێرانێ و ڕێگەدان وەک ئاماژەمان پێکرد بەوەی کە ئێران مداخەلە بەو جۆرە بکاتن. ئەم ڕواژ ناکەم ئەمریکا لە جێگەی دیکەش ئاماژەم پێکردی وەک کلێشە هەمیشە دەڵێتن ئێمە لەگەڵ هەڵبژاردین وازام تا ئەندازەی $10 ملیۆن تەرخان کردیە بۆ یارمەتیدانی ڕێکخستنی هەڵبژاردن لە عێراقێ. بەڵام ئەوەی دێتە هەڵدەبژێردرێتەوە هەمان فیکرەیە لە هەمان مەکتەبی شیعەگەراییەوە دەور وەردەگرێتن. مشکلەیەک بێتە پێش دیسان سیستانی سەدر یایەکەی دیکە حەکیمەکان دێن بڕیار ئەو گرفتە چۆن دروست ببیتن. لەبەر هەندێک عێراق دارایی دەستورە تەنیا بەناوە دەنا هیچ شتێک وەکو پێگەی عێراقی لە ناوچەدا نەڕمایە کە ئەمریکا دڵی بە ئەو هەڵبژاردنەی ئایندە خۆش بیتن. بەڵام ئەگەر ئیجازەم پێ بدەی شتێک بڵێم لەو شتانێک کە جەنابەت نەقلت کرد لە گۆتەکانی کازمی و گۆتەکانی پرزیدنت بایدن کاکە بڵێن لەوەی کە دەرکەوت ئەوانەی ئەو گۆتەیە کە نەقل کرا دەرچوو ئەمریکا لە عێراقی دەمێنێتەوە. ئەم پێشم وایە ئەوەی کە کازمی گوتی بەوەی کە جۆ بایدن گوتی پەیامێکی زۆر گرینگە بۆ ئێران و بۆ گروپەکانی سەر بە ئێرانێ لە عێراقێک کە هەوڵ دەدەن بە جۆرێک گوشار باوێنە سەر ئەمریکای عێراق بەجێ بێڵیتن کە عێراق بەجێ ناهێڵیتن لە عێراقێ دەمێنێتەوە. ئەوەی کە هێزەکانی ئەمریکاش لە عێراقی کردیتیان هیچ گۆڕانێکی بەسەردا نایەتن. ئەوەی کە ئێستا دەڵێن ئەمە ڕاهێنان بە هێزەکانی عێراقی دەکەین ئەوە شتێکە هێزەکانی ئەمریکا لە عێراقی دەمێکە دەیکەن. هەواڵگری دەگوازنەوە لە بۆ یەکتری ڕۆژانە ئەمریکا هێزەکانی ئەمریکا هەواڵ لە نەتیجەی هەواڵگری خۆی عێراق ئاگادار دەکاتەوە لە ڕووداوەکان. شتێک لە مەوزوع ناگۆڕیتن. ئەم پێم وایە
دکتۆر بمبەخشن لای من کات تەواو بوو دکتۆر کرمانج دکتۆر سەلاحەدین زۆر سپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم ڕووماڵە تایبەتەی بەشی کوردی دەنگی ئەمریکا بۆ سەردانەکەی کازمی بۆ واشنگتن و کۆبوونەوەکەی لەگەڵ سەرۆک بایدندا لە ئێستادا کە کۆتایی بەم ڕووماڵە دەێنین دەچمە لای هاوکارم دەخیلی شەممۆ بزانم نوێترین زانیاریەکان لە لای دەخیل چین دەخیل فەرموو. بەڵێ بەڵێن سوپاس وەکی مەگوتی ڕاگەهاندنە ئەمریکی گەلک بایەخ پێلەدا دیگەل ئاخفتنە کازمی و بایدن لە کۆشکاسپی وانژی ڕاگەهاندنە ئەمریکیژی بەخشی ڕاستەخۆ هەبوو هەرچەندە گەلک ئاخفتن نەبوو بتنێ سەرۆک بایدن بەخێرهاتنە کازمی کرد و پشتەوانیا خۆش بۆ دیموکراسیەتە عێراقی و تایبەت ژیا هەڵبژارتنە دیار کرد و گۆچیک و شەڕی داعشدا دیسان وێ بمینن هەفکاری بکن وەکی وەژی دیتی و بیستی هەفەیبانیا دژی داعش وێ بەردەوام بە لە عێراق و لە هەرچەیەکی دیە کازمیژی هەلبەت گۆت کوتی سوپاسی ئەمریکیان کرد سوپاسیا بایدن کرد کوانە شەر دیگەر عێراقیان کریە بۆ باش ڕۆژە وڵاتیوان کازمی گۆتە بایدن گۆتە هەلبەت ڕۆژنمەڤان ئامادەک و دۆستانی عێراقی و ئەمریکا ژە هەموو دەما بەهێسترە و نەها لڤان کۆبوونا لەوێ دامستاندنا نەها ئەوێ لەسەر چاوانیە باشترکردنەوان پەیوەندیان بەتایبەتژی مەسەلا شەڕی داعش پاخبن دیسان لەسەر مەسەرێن ئابووری و کەلتوری و هەموو لایەنێن دی هەلبەت وەژی دیت و بایدن و کازمی بەرسەڤا پرسیارە نەدا بەتایبەتژی سەرۆک بایدن تنی یەک پرسیار هاتکرد لەسەر عێراقی ئەوژی لەسەر مەسەلا گۆڕینە ئەرکی هێزان بوو بایدن پشتڕاست کرد و ئەو مەسەلا شەڕی داعشدا دێ بەردەوام بن ینی ئەو مەسەلا وێنە و پشتینگیژی گوتیژی و ئەو دیسان پشتەوانی هەڵبژاتیان دیکردن و هەفکاری دیگەل نەتەوە نێگرتی دیگەل جێدیش بۆ مەسەلا هەڵبژاترین دیموکراسی لە عێراقی بێ نەکردن ئەوە بوو ئاپانەهان بێهیسین وەکە ینی چەند جاری دیژی سەرۆک بایدن مەدیتیا پێشوازیە ڕێبەرین جیهانی لڤان وەختن داوی بەرسەڤا ڕۆژنامەڤانە نادەتن یەکش ڕۆژنامەڤانە مە بیست بابەتی هەر ئینا سەر مەسەلا ڤاکسینەوانەژی لێ وی ڤابڕی و دەچینە لای ساڵح دەمیجار لە کۆشکی سپی کاک ساڵح فەرموو. سپاس بەڵێن هەر وەکو وەژی گوتی ینی کۆمبوونە ئەوەیە بەردەوامە بە سەرۆکی ئەمریکا جۆ بایدن و سەرۆک وەزیری عێراق مستەفا کازمی بەردەوامە و ینی هاتن ئاگادارکردن بەرنگێکی ژرەنگان کۆ برپرس پەیدارێ وەزارەتە دەربایە عێراق أحمد الصحاف دكتور أحمد الصحاف كتبه كوي وزير الدربة عراق فؤاد حسين كونفرنسا كروجنامة فاني لهوتيلا كو ذا ويلارد انتر كونتيننتال شبكة بحثا رنجا فيتشار شو هذا بحثا برسفن بيامني رابطة درباري كومبوني دا درباري هاتنا فيشان دا درباري او بيوندين امريكا وعراق فان دامين داوي داو چه پیش بینه کو ببه هر حال هناك راپوران هناك بحث وياك كر كورنج الباليوسخانه بيجي امين حال بيشي كو امريكازمي دركفج كوشكاس بي امين ناس ممكن بيشرا كا اجاوي لهوتيلا بكو لي ماي بي يعني ل ويلارد انتر كونتيننتال بي ينجي لباليوسخانه عراقي لواشنطن بي هر حال تشتي ديار اوك و بيشتي كومبونا وان و بريس كونفرنسك ببه و تدا روني فيتا افيتن سر تشتن كو هاتي نقاش كرند في درباره دا ورنگا بشرا بحث ريكفتنا ببن هر حالم دزان و بشرا اف شاندن هردو اليان و د ديتيل د برفرهين في سرداني دا باخفنو بگه ريكفتنا كي گفتگوين وان و بردوام بنا لتا فيغا في ام تشافرينا كون د هر دمك كده كون بنا وان بداوي وري ولهمان عيني الفيجي جي كو دريه كو ببیجن کازمی درباسی نوا کشکاسپی بو و دیسا درکه و بچه یان هتل یان جی بالوسخانه عراقی لواشنطن. سپاس دەکەم ساڵح ئەڵبەتە لەگەڵ سوپاسی بێپایانم بۆ بینەران و بیسەرانی بەشی کوردی دەنگی ئەمریکا سپاس بۆ هاوکاران دەخیلی شەمۆ
هێرۆ زەنگەنە ساڵح دەمیجار نەجی باڵایی بێریڤانی یوسفی و هەروەها دەرهێنەری ئەم ڕووماڵە تایبەتە فەرهادی فەلاحی و هەروەها کاگ محەممەد حامد کە ئەمانە بەشداریمان کرد هەموو پێکەوە توانیمان ڕووماڵێکی تایبەت سەبارەت بە سەردانی مستەفا کاظمی سەرۆکوەزیری عێراق بۆ واشنگتن و کۆبوونەوەکەی لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکادا بکەین. ئەڵبەتە نوێترین زانیاریەکان سەبارەت بەم سەردانە و هەروەها بەو کۆنفرانسە ڕۆژنامەوانی کە باز دەکرێت پاش نزیکەی نیو کاتژمێر یا 35 خولێکی تر ئەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیە دەکرێت لەلایەن وەزیری دەرەوەی عێراقەوە دەتوانن لە پلاتفۆرمەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بینەری بن یاخۆ بیسەری بن. جارێکی کە من شەپۆلەکانی ئەفێمتان بۆ دەخێنمەوە بۆ ئەوانەی کە لە ڕێی ڕادیۆ گوێیان نێمانە لە هەولێر 108 مێگاهرتز، لە سلێمانی 88.8 مێگاهرتز، لە مووسڵ 91.7، لە کەرکووک 96.8، لە بەغدا 100.5، هەروەها لە بەسرە 105. لێرەدا دێنە کۆتایی ئەم ڕووماڵە تایبەتەمان تا بە یەکگەشتنەوەی داهاتوومان هەر شاد و سەرفراز بن.